سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە چۆنێتی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا. تیمەکانی تەندروستی کە لە دواوەی منن ئێستا هاتوونەتە نێو سەنتەری شارەکان لە دهۆک، لە سلێمانی، لە هەولێر، لە شار و شارۆچکەکان. هەر ئیدارەیەک تیمەکانی تەندروستی چاودێری بازارەکان دەکەن، چاودێری کافتریا دەکەن، چێشخانەکان دەکەن، شوێنی سەرتاشەکان دەکەن، مەلوانگەکان دەکەن. بابزانین ڕێنمایەکانی ئەوان و ئەو ڕێنمایانەی لە پێشوودە وەزارەتی تەندروستی خستوویەتێ ڕوو چەندە کاسبکاران پابەندن پێوەی ڤایرۆسی کۆرۆنا بە چ شێوەیەک بڵاو دەبێتەوە و بە چ شێوەیەک کاسبکاران دەتوانن خۆیانی لێ بپارێزن. ئێستا ئێوە بەتەمای چەند دوکانێک بەسەرکەنەوە یان چەند خواردنگێک ئامانستان چێ لەم سەردان؟ بەڵێ دوایەوەی مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا بوو وەزارەتی تەندروستی و لەگەڵ محافزەکان هەمووی هەر محافظە و چەند لیژنەیەک پێکات لە هەموو دەوایرەکان کە بەمەبەستی بەرگەنگاربوونەوەی نەخۆشی کۆرۆنا و چەند ئیجراعاتیی وقایی کە پێویستە بکرێتن. ئیجراعاتەکانیش خۆی دەگرێتەوە لە قەدەغەکردنی نێرگەلە و جگەرە لە هەموو کافتریا و شوێنە گشتەکان، هەروەها داخستنی هۆڵی وەرزشی و حەمامەکان و لەگەڵ سەنتەری مەساج بەڵێ کە بێتە هۆی قەرەبارگی زۆر و دابخرێتن. باشە هەندێک کەس دەڵێ یعنی بۆ چوونە ئەمە هەندێک کەس دەڵێ کاکە کوردستان جوگرافیەکەی سروشتەکەی کەشوهەوای بە شێوەیەک لە شێوەکان بەرگریکارە کۆرۆنا ناتوانانی خۆی تێدا بدۆزێتەوە یان گەشە بکە. دەڵێ ئەو هەموو ڕێنمایانەی دەکرێت زێدەتر ینی زێدە مەسروفیە. کاکە برە ئەو ڕێنمایانێکە هەیە هەمووی لەوە وەردەگیرێت WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی هەمووی بەخۆی نەخۆشەکە شتێکی نوێیە ڤایرۆسەکە نوێ هەمووی ئەوە نییە بەس هەرێمی کوردستانی بەخۆشتان لەوانەیە و معلوماتتان هەبی کە چەند وڵاتی زۆری گرتیتەوە بەڵام خۆشبەختانە ئێستا لە سین ڕێژەکەی لە دابەزینە ئێمە خۆپارێزی لێ بکەین ئێستا خۆپارێزی بەس خۆپارێزی بەس خۆپارێزی بەڵێ لە حەمامەکان داخل ینی لە ماڵەوە دەمامک پێویست نەخێر نەخێر بە هیچ شێوەیە پێویست نیە لە ماڕۆ تو دەماوەک بەستی تەنها پاک و خاوێنی هەندێک دەڵێن مەسەلەی کۆرۆنا حتمیە یعنی تۆ دەستت بشۆی چوزانم هەر دەڵێن پاک و خاوێنی بپارێزی ئەگە کۆرۆنا هەر لە هەواوە دێکا کە دەڵێن مەترێکن لێ دووربی بە هەواوە دێ ئەمە تا چەند ڕاستە ئەمە بەپی ینی حالەتەکەی ئەگە حالەتەکە ینی بەرپابی بە شێوەیەکیەوە ڕاستە بەو نوعی بڵاو دەبێتەوە بەشەر نییە ینی بەو نوعی بڵاو بتەوە بۆ شێوی کە گەورە کراوە زیاد لە پێچمە کۆرۆنا و مەترسێ نیە بەڵام زۆر ڕاگەاندن زۆر جار دەگوت ڕاگەاندن گەورەی کردو بەرێ گەورە کرایە ئەو ئیزراتان ئێمە دەکەین تەنها ڕێگریە ینی لە بڵاوگریە و ڕێگریە و ڕێنماییە چۆن لە دەواازەکان دەکرێت لە لای خۆشمان بەو شێوەی ئێمە دەیکەین. باش ئێستا ئێوە دەچنە موزەی ئەوەی ئەلام گەورەی کردی و ئەلام زۆر هاوکار و بەڕاست کردو ینی زۆر جار لە بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی ئەلام هاوکار بووە مانەوە نییە کە بڵاوکردنی هۆشیاری دروست بووە خەڵکەکێ دەترسێ با نەبێتە ترس ببیتە زیاتر هۆشیاری تەندروستی ئەو شتێک کە ڕێک ئەلام دەیکا زیاتر بۆ بڵاوبوونەوەی هۆشیاری تەندروستی نەک ترس بی هاوڵاتیان ئاگادار بکەینەوە پێویست بە ترس ناکەن تەنیا خۆتان ئەوەی کە کێشەیە تازە بێم وتی تەنها ئەوەی کامە دەیکەین پێویستە ئیجراعاتی وقائیە خۆپارێزی هیچی تر نییە. باشە ئێستا هاتوونە تام چایخانەیە ئێوە دەڵێن گردبوونەوە لە کافتریاکان قەدەغەیە ئەمە تا بکرێتن تا بکرێت ئێستا ئەمە سەیری ئەم چایخانە دەکەن ئەوە نییە بابزانین چیانەیە ڕێنمایەکانی ئێوە چی دەبێت چی نابی چیان پێ دەڵێن لێرە ئاساییە لە بەردەرگادا بنیشن وانە دکتۆر ئاساییە دوبارەوەی کراوەیە کێشەی نییە کراوە باشترە لەمە ئەمە
وەکو چاودێری تەندروستی ڕێنماییمان کردینەتەوە تەنها جگارە بچێشێت لە دەرێ لە ژۆر بە هیچ شێوەیەک جگارە نەچێشێ و نێرگەلەش بە هەمان شێوە لە دەرێ و لە ژۆرێ نەچێشێ نێرگەلە باش چۆنی باشی ئەحواڵ چۆنە ڕێنمایە تەندروستەکان دەزانی چی هەموو ڕێنمایەکانمان پێدرایە و ئاگاداری ئاگاداری چی ڕێنمایە تەندروستەکە جگەرە کێشان لە ژوورەوە لە نەبێت دوای ئەوەی کە باز لە ڤایرۆسی کۆڕۆنا کراوە ئێوە چه ڕێکارێکتان گرتوتە ئەو ڕێنمانەیە بۆمان هاتووە لە وەزارەت و ئێمە هەمووین جێبەجێ دەکەین و بە پێی بڕیارەکە باشە من دەزانم ڕێنمایەکان جێبەجێ بەڵێ. دەکەن بۆ نمونە ئەگەر لە ڕۆژێ جگەرە کێشان قەدەغێ لە ژوورەوە. یەک جار ئێرەتان بشوشت وایە بەڵێ. ئێستا کوردبووتان ئێستانە زۆر جار دەبی ئیتمام زیاتر بە پاکخانە بدرێتنەوە بۆ ڕێنمایەکان دەبی جێبەجێکەین و جگەرە کێشان و پێم وایە نێرگەلە کاسبکارەکان لە لای تۆ کار دەکەن کرێکارەکان دەستکێشیشیان لە دەستە ئەوەش نوێ بەڵێ بەڵێ وانییە؟ بەڵێ بەڵێ باش ئەو دەستکێشانە زۆر دەمینێتەوەیان نادەگۆڕێ زوو دەیگۆڕێ. زوو دەگۆڕێ پاکێتمان لەیان کڕێ زوو دەگۆڕێ بەسەن 3 ساعت ئەی سەبارەت بە نێرگەلەکان جابارەت بە نێرگەلەکان ڕێنمایەکان نێرگەکانمان دانا گوتیان دابی دانرێتنەوە تا ئەو کاتەی پێمانەڵێ ئاگادارمان دەکەن دکتۆر سەبارەت بە ڕێنمایەکان بۆ چایخانەیەکی لەم شێوەیە دەبێت چی بێت چی نەبێت بەخۆی هەموو شوێنێکش دەکەن ڕێنمایەکان خۆی دەستێکردەوە ڕێنمایی شخصی پاکخاوێنی شخصی پاکخاوێنی شوێنەکان کە ئەوەی کە هەیە پاکخاوێنی شخصی دەگرێتەوە لە جلوبەرگە و دەستکێشەوە لە کاتی ئیشکردن ئەوەی کە لێرە لەو چایخانە بنەوە باسی دەکەین زیاتر ئێستا ڕێنمایی وەزارەت تەرکیز کرابێتن هەلگرتنی نێرگەلە و نێرگەلە نەما. نێرگەلە نییە حتا هەبووە ئەمە چایخانە چۆ لە ژوورەوە مەسەلە هەموو ڕۆژوایان هەر ئەو ناو کاتانە وایە ئاساییە خەڵک ترسیە لە چایخانە ئیشتان کەم بووە دەکەوێتە سەر شوێن ئیشتان کەم بووە یان تاسیری کردووە تاسیری کردووە خەڵک زۆر نایەتە چایخانە 150 تاسیری 150 ئای چۆن 150 ئارە وەڵڵا زۆر تاسیری کردووە. کەسابەتی فەرقی کرد. کەسابەتەکە فەرقی کردێ فەرق تاوە کەمتر دێن خەڵک کەمتر دێن لە زیاد ترس و نەخۆشی و زۆر بەڕاستی یعنی خەڵکەکەش ئێستا خاوەن ئیشەکان هەمویان ئەو فترەیە زۆر هاوکار بوون بەڕاستی کە پێیان دەڵێن ئەوە نییە یعنی ئینکاری بکرێتن و شتێک ینی زۆر یەکسەر زۆر هاوکارن بەڕاستی. ڕێنمایەکانی تەندروستی وەزارەتی تەندروستی ڕێنمایەکانی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی کۆمەڵێک ڕێنماییان هەیە کە تیمەکانی تەندروستی لە هەرێمی کوردستان چاودێری بازار دەکەن بەڵام هەندێک جار دەبینی جیاوازی هەیە لە چایخانەیەک لە کافتریایەک لە حەمامێک لە سەرتاشێک ئێرە ساردەمە نییە کۆمەڵێک خواردن دەفرۆشێ تاوەکو ئێستا پێم وابێ هەرچەندە هاوشێوەی چایخانە کە دەبینن بە هەمان شێوە کۆمەڵێک خواردنەوەی تێدایە. دکتۆر ئەمە بۆچی ینی دنیا و ڕێنماییەکان لە هەندێک شوێن پەرامۆش کراوە هەندێک شوێنش دەبێ ڕێنماییەکان جێبەجێ ئەو شوێنەی کە باس کرد ساردەمەنی فەرامۆش نەکرێ ڕۆژانە تیمەکانمان سەردانی هەموو شوێنەکان دەکەن بەڵام وەکو بەرەنگاربوونەوەی نەخۆشی کۆرۆنا ئێستا هیچ ڕێنماییەک نییە کە بڵێن ساردەمەنی و ئەو شوێنانە دابخرێن بەڕاستی تەنها ئەوەی کە هەیە باسم کرد سەرەتا ئەو شوێنە گشتەکان بە زۆری لە هەندێک ینی لە ساردەمەنیەکان هەندێک سەرپێچی دەبینین ینی بۆ نمونە وەکو بینیمان پاقڵاوە لە دەرەوە دانرا بەمە هەڵەیە بەڵێ ئەوەیە خواردنی دانەپۆشرا بەڕاستی ئێستا بەم شێوەیە ئەمە هەڵەیە بەڵێ ئەوەیان ئەوەی دەرێ کە هەڵەیە و ئەمە دوای ئیجراتیان لەگەر دەکەن بەڕاستی چکە نابی بەو شێوەی بتن باشە هەموو دەستکێشی لە دەستە بەڵام دەمامکی لە دەدەم نییە دەمام ئاساییە دەمامەکرد نەبیتن تەنها کلااو پێویستە ئەو کلاوەنا کلااوی پێویستە لەسەر بیتن و لە کاتی ئیشکردن کە ئیش خواردنێک ئامادەکە پێویستە ئەو کاتیش دەمامچی هەبێت لە کاتی ئیشکردن بەڵێ. حاجی تۆ تەمەنێکت هەیە چی لە ڤایرۆسی کۆرۆنا تێگەیشتن؟ والله هیچی لێ تێنەگەیشتم هیچ ئەو شتم نەبیستوان من عمرم نهات خصوص ساڵە ئەو شتە نەبووە لە ڤایرۆسی کۆرۆنا نەبووە نه یعنی نەتان بینیوە بەم شێوەیە خەڵکە تووشی نەخۆشی لە یەکتری بگرتەوە نەخناوەڵ وەخت خۆی پێم وایە بە سیل هەبوو چارەسەری نەبێ سیلیش دایە چارەسەری پیاکرا بەس ئەوە هیچ چارەسەری نییە دەرێن دەرسە لێ هەیە؟ من ناوەڵە لێ ناترسی؟ ناوەڵە کۆ لێ ناترسی چییە مەسەلە؟ ئەمن اعتقادم بەخوای هەیە ئەگەر خوا شتێک نەینی
بە کۆرۆنای ناوە یعنی ئەو خۆپارێزیە کە دەڵێن وا بکە و دەستت بشۆ و دەمامە بکە و دەستپێش بکە و ئەوە شتێکغا احتیادیە دەسوسن نظافة من الإيمان. بەڵام هەندێک بۆ خەریکە تووشی نەخۆشی نەفسی دەبی نەخۆشی دەرونی دەبی چیان پێ دەڵێی تۆ؟ والله دەڵێم ئەوە شتەکە لە خوایە قەت ئەو شعرەی نەکەن بترسێن وڵا دەمگوری پێیان دەڵێ بەس پاک و خاوەنی خۆتان بپارێزن ڕۆژە دوو سێدا دەستی بە سابوون دەست و چاوت ها؟ دەست و چاوە خۆپارێزیەکەی حکوومەت ڕێنمایەکانی وەزای تەندروستی هەرزوو لە فڕۆکەخانە و دەواازە سنووریەکان و شوێنی بۆ ئەوانەی دەگەڕێنەوە لە ئێرانجیان پێت چۆنە یان ئێمە ڕێنمایە زەڕۆر بوو شتێکی زۆر زەرور بوو بەڕاستی شەش زۆر چاچ کرد زۆر چاکەوە لە هەموو دەوڵەتەکان وا توش بوون ئێستا خەڵک بەڕاستی بەوەی مشەوەشە بەوەی قەلەقا و دوو ڕۆژە ئەو شتە باز دەکرێتن کە گوایە 500 کەس لە دەرەوەی وڵات هاتوونەوە لە ئێرانە هاتوونەوە بەناو ینی بە کوردی نەچوونە و جێکا حکوومەت ڕێنمایی کردیا پێیان دەڵێ تۆ کاکە تۆ غەدر لە منداڵت دەکەی لە خێزانت دەکەی بڕۆ لای دکتۆر پشکنینێک بکە واللهی نەغەدر لە مار و منداری خۆی بکە غەدر لە هەموو کوردستان دەکات تەسیری لەسەر هەموو کوردستانەیە داوا لە حکوومەت دەکەم هەچەندی ئەوانەیە کە لە دەرێ دێنەوە هەچەندی شدت بی لەسەریان هەرکمە چکە ڤایرۆز لە دەرێ ڕادێتن نەک لێر لەکنە خۆمان دەست پێ بکاتن ئەلحەمدوللا ئەمە پاشین و حکوومەتیش زۆر سوپاسی ئەو حکوومەتەش دەکەین بەڕاستی ڕێگرێکی چاش کردیا زۆر لەسەر جدی ئیش دەکات. سەبارەت بە نێرگە لە کێشان ئێوە بەشێکی زۆر لە کافتریاکان دەڵێ کاکە ڕستمان لەسەر نێرگەلەیە وەزارەتی تەندروستی ڕێنمایی بۆ نێرگە لە کێشان دەردەکا و فەرموو لە زۆر شوێن گرتبوونەوە بەڵێ باسم کرد سەرەتا وا دەکە گربنەوە ڕووداتن و یەک لە زیانەکانی ترکە ئەوەیە زۆر جار چەند شخصی چکە هەمان سۆندەی بەکاردێنیتەوە بەخۆی ئەو ڤایرۆسش ئەگەر بمینێتەوە لە شوێنە هەناسا یعنی چەند کەسێک یەک بێک نێرگەلی سەحب دەکەن بێک نێرگەلی سەحب دەکەن مشکلێت سەرەکەی نییە مشکلە ئەوەیە چار کەس دەچن لە شوێنێکدا دەنیشێن یەک نێرگەلەی بە هەمووان دەچێشن ئەو سەحب دەکا و سەحب دەکا و سەحب دەکەەوە تێکەڕە بێت لەگەر ئاوەکەشە تێکەڕە بێ ڤایرۆسەکە بەڵێ باشە سەبارەت بە مۆڵەکان ئێوە دەڵێن هەر لە هەر شوێنێک خەڵکێک کۆب بێتەوە مەترسی ئەوەی هەیە ینی ئەو ڤایرۆسە بگوازێتەوە لە کەسێککە بۆ کەسێکی بەڵ ئەمە لە مۆڵەکان وامان کردی سینەما و ئەو شوێنە نەمان قەدەغە کردی بەڕاستی سینەما مۆڵەکان ینی بۆ مۆڵەکان هەتا ئێستا هیچ ڕێنمایی نیە ئێستا باش ئەوەی کە وەزارەتی تەندروستی بە باشی زانی و دانیشتنە شتریان کرد و لەوان ئەگەر خوا نەخواستە حاڵەت هەبوو لەوان ئەو کاتی بگاتە مۆڵەکان نەخێر بە شێوێکی وانە ئەگەر هەوا گۆرچی زۆر بیتن ترسینە هەوا گۆرچی زۆر شوێنی عیبادەتەکان ئەوێش ترسی هەیە ئەگەر هەبێ بەڵێ لە ڕێگەی پشتبین و لە ڕێگەی کۆخەوە نەخڵە بێ دەڵێن ئەوانەی وەرزشوانن کەمتر ڤایرۆسی کۆڕۆنە دەرەقەتیان دێت تۆ دەڵێ چی؟ ئەوانە ریاضینە و زۆر دەجولێن وەرزشوان دایم باشترە لە هەموو کەسێک لە کۆڕۆنا ناترسێکەوە ناخێر ناترسێن ئەوانەی وەرزشوان بن بەڵام حکوومەت دەڵێ ئێستا ڕێنمایە تەندروستیەکان دەڵێ هۆڵی مەلەوانگا و شوێنی ئاسن و یاری ئاسنەوە دەبێت دابخرێ ئەمە لەبەر قەلەباڵغیە تۆزێک ئەو دیارە ڕێنمایەکان شتەشی باشە ئەگەر ڕێنمایەکان باشە تەبان هەموو ڕێنمایەکانی حکوومەت لای ئێمە باشە ڕێنمایەکان زۆر باشە خۆپارێزیەکان کە خەڵک ینی تۆ ئێستا جیاواز لەگەڵ پێش و زیێدەتر خۆت دەپارێزی تاپان ئێستا ڕۆ بازار چۆلترە لە دوونێ لە پێر لەوانە خەڵک خۆی زیاتر دەپارێزی لە کافتریا و لە گازی باشە یان گەورەکردنی بابەتەکەی خۆی ئەلام ئەنگۆش دەورتان هەیە دەتوانن شت گەورە بکەن دەتوان شت گچکە بکەن ئێستا ئەمە چۆن بووینە لە ئێستا ئێوە باشن تۆ باشی لە هەموو جێگایەک دەتبینم لە گومرێک لەوانە و لە ئەو ڕۆژە لە حدودیش تۆم بینیم شتەشی زۆر باش سەبارەت بە کۆڕۆنا ترست دەی هەیە بە تاکید هەردەبی بایەوەندێ ترسەکەی بەڵێ بە تاکید ڕێنمایەکانی حکوومەتی شەکانی حکوومەت چۆن دەبینی ڕێو شوێنەکانی باش بووە هەتا ساکە زۆر باش بە زۆر بە دڵمانە تەکسیری نەکرد دیارە ئەوەندەش دەکریان زیاتر بکە
ینی باش بووە باش بە بەدڵ بەس کارەکان بغارەکان زۆر بەس بەدەبەست هەندێک کەسەیە دەڵێ ینی خۆ پارێزی زەڕۆر نییە ینی پێویست ناکەمە خۆمان پا و دوڕەڕاوە چیە خەڵک دروستی نانە بە پێچەوانەوە زەرورە ینی ڕاستی ڤایرۆسە چمەتسیدارە ئینسان دەبی زۆر بە عەزەر وەرێگری بەڕاستی ئەگەر ینی خەڵکێک کە لە دەرەوە دێتەوە هەندێک کەس لە سنوورەکانی عراقی بە شێوەی نایاسایی دێتە کوردستان بەبێ ئەوەی پشکنین بکە بەبێ ئەوەی بڵێ من ئاگدا ینی لانی تەندروستی ئاگادار کاتەوە کە گەڕاوەتەوە شتێکی باش لەگەڵ کۆمەلگا تێکەوە نەخێر ناوەڵە بە پێویستە زاتێکی توندیان لەگەر بکرێ و لێ پێچنیان لەگەر بکرێت چکە ئەگەر کەسێکی خۆت لە دەرەوە بێتەوە سۆڕ بزانی پشکنینی بۆ نەکراوە پێ دوایە زەڕورەت و ئاگاداری لایەنی تەندروستی حکوومەت بکەیتەوە بە تاکیت ئەرێوڵات تا تاکیت دەکەمەوە زەروریشە زۆر لەبەرەوەی هەم مەترسی بۆ خێزانی خۆی و هەم بۆ کۆمەلگاشە بە تاکیت وە لە هەموو کاتەچی ئەو ڕێنمانەی تەندروستی کە لەلایەن دەستگاکانی ڕاگەیاندن براو دەکرێتەوە هەمومان تەطبیق بدەێت چ لە مالێت چ لێرە بەس یەک داواکاریم هەیە لە ڕاگەیاندنەکان زۆر مەسە ئێستا براو بوویتەوە یعنی ڕێنمایی بکەن بەس ئەو شتانی کە لەسە شاشەکان دەنووسێت لە وڵاتی کوێت ئۆندا لە عێراق ئۆندا ئەوە زۆر خەتەرە لۆ خەرکی درەڕاکەیەکی زۆر درستی کردیە ناوێ ئەوەندا مەسە ڕێنمایەکان براو کاتەوە مەسە ئەوە خۆت بپارێزا بەزیانی ئەوانەی کە براو دەکاتەوە لە کوێت ئۆندا لە ئەوە هەر زۆر ئەوە درەڕاوکێکی زۆر نەخێر باشنی ئەوانە لابن ضرور نییە بەس ڕێنمایەکە بەستە زیادیشە کەسی وات بینیەوە بترسێ بە حالەتێک توش طبعاً هەر زۆر بەرێ زۆر وەکو کەسی خۆم نا تەقریبان برادر نیە بەس ئێستا نەخۆشی گەورەتر لەوەی براو بوویتەوە وەختی خۆی 2002 ئەو ڕاگەان بەو دەرەزێنەوە خەرکار بە احتیاطیشی وەرگرتیا گەورە کرایە زۆر بەس ڕێنمایەکان بەستە زیادیشە. چەند دەبێتەوە داخستی ئێستا چەند دەبێت لەو ڕۆژە 27 مان کاتیە 27 مانگۆ بڕیارەکەت بۆ هاتیە ئێستا تۆ دادخستیە طبعا ئەمر نییە ئەدی کرێت چەندە دەوەرەقێ وەڵڵا مانجە دەوەرەقێ ئارێ وەڵڵا شاگردشم 25,000 ڕۆژێ یعنی کۆی مەسروفەکان مانجە چەندە وەڵ دەگاتە تقریبا 18 ملیۆنە 400,000 زیاتر ئارێ وەڵڵا مانگانە ئەوە مەسروفکە ئارێ وەڵڵا ئێستاش بێ ئیشی ئارێ وەڵڵا ئەو غازە دەرمان چا شەکر هەموو دەڕوا ناو دەمە شاکر چێ لێ ینی زۆر جاروێ من ئەو ڤایرۆسە دەمینێتەوە بەڕاستی شت نیە ئێستا من لێرەگە ڤایرۆسەکە مەبی کۆنتاکت مەبی لەگەر ئەو جێ ئێستا ببینێت بڕۆم یەکەش کە دەست خۆی لێ بدە احتیمالی گواستنەوە نێرگەلەش بە هەمان شێوە ئەو نێرگەلی تو بەکاردێنی لەوانەیە ئەگەر خوا نەخواستە شخصێک هەی بوو بەجی بێری ڤایرۆسەکە لەوێ شخصێکی کە دێ هەمان نێرگەلە بەکاربینی دەگوازێت تو جێت باشە یەک نێرگەلە دەچێشن ئەوەش خۆتۆڕی گواستنەوەشی زگارە چێش و نێرگەلە چێش و بەڕێگەی هەناسەدانەوە ڤایرۆسەکە نەقل دەبی لەبەروەی ئەو شتانە هەمویان معارەزە لە بۆ توژبوونی دەوروبەری وانە شتا نانەوانە وانی دوای ئەمە شتێکی کاتیە یعنی ئەوە نێبری ئەمە بە قەپاتێکەوێتەوە ئێستا ڕێنمایەکە دراوەت ئێمە هەتا دەیسێ دوای ڕێنمایتر دەرەکەن بەڵامانە بکرێتە مەسلحەی عامە دەرێم کابرا کە سابەت دەکاتن زەرەنمەندبی دەبی حکوومەت تعویزی وەزعی بکاتەوە بزانی کە شاگردمان ێز شاگرد نارتەماریە سعالی عاسر ڕێنمایەکان باسدەوە دەکات کە جیاوازی نەکرێت لە چایخانەیەک لەگەڵ هۆتێلێکی زەبەللا ڕێنمایەکان هەمووان دەگرێتەوە ئێستا ئێمە لە شوێنێکین لە یەکێک لە هۆتێل لە ناودارەکانی هەولێرین تیمەکانی چاودێری تەندروستی سەردانی ئەم شوێنەش دەکەن کە بەپێی ڕێنمایەکە نابێ مەلەوانگا شوێنی وەرزشی تێیدا گردبوونەوە قەرەباڵغی تێدا دروست بێت ئێستا هاتوون بزانن لێرەدا لەم هۆتێلە چەندە ئەم ڕێنمایە جێبەجێ کراوە.
هەرچەندە یەکێک لەو فاکتەرانەی کەوا دەکات مرۆڤایەتیان هاوڵاتیان دڵیان خۆش بێت بەوەی کە بەشێکی زۆر لەو کەسانەی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوونە دواتر بەهۆی بەهێزی بەرگری لەشیان توانیویانە بەسەر ڤایرۆسەکە زاڵ بن و چاک ببنەوە لەگەڵ ئەمەشدا لەگەڵ ئەم زانیاریانەشدا کە زیاتر لە 37,000 کەس بەهۆی بەهێزی بەرگری لەشیان چاک بوونەتەوە کەچی ڕێنماییەکان لە هەرێمی کوردستان باسدەوە دەکات هۆڵەکانی وەرزشی دەبێت دابخرێن هۆڵەکانی تایبەت بە مەلەوانگەش نابێ ئیتر کراوە بن دەبێ بەم شێوەیە دابخرێن ئەمە قسەی زۆر هەڵدەگرێ با بزانین ئەم بەڕێزە کە خاوەنی ئەم شوێنەیە یان ئیدارەی ئەم شوێنە دەکات ڕاو بۆ چوونی چێ ئێوە کە لەم شوێنە کار دەکەن داخستنەکە چۆن دەبینن پێتان وایە ئێمە دوای ئەوەی دوێنێ شەو لە تیڤیەکان و لە میدیاکان لە پارێزگای هەولێرەوە ڕێنمایی دەچووکەوە دەبێت هۆڵەکانی وەرزش و مەلەوانگەکان دابخرێن هە لە دوێنێ شەوە ئێمە بڕیارمەدەکەوە دابخین دامان خستەوە دوێنێ شەوە وەکو ئێوە هاتن کە داخراو بوو بۆ ئێوە کتمانەوە تازە ئێمە لە لای خۆمانەوە هەر چەندە بڕیاری ئەوە دەربچێتن کە تاسیدا ئێمە بکاتن بەڵام لە دوای هەموو شتێک تەندروستی گشتی و پێشگیریکردن دەو نەخۆشیە بۆ ئێمە لەسەرەوەی هەموو شتێکە لە پێشەوەی هەموو شتێکە بەڵام سەبارەت بە پاک و خاوێنی بە ینی هۆڵەکان بەو شێوەن کە نەخۆشی تێدا بڵاوتۆ زۆر پاک و خاوێنە ئێمە زۆر گرنگیمە بە پاک و خاوێنی دەوە کە جەماعەتی سەحەش ئەوان ئەو شادیەمان بۆ دەدەن کەوا لە چەند جار هاتوونە سەدانیان کە دە زۆر پاک و خاوێنە زۆر ڕاستینێ بەڵام بڕیاری ئەوان بۆ ئێمە هەموو شتێکە باشە دکتۆر دەرە زۆر پاک و خاوێنە بەجدی کە ئێمە دەیبینین ینی شوێنی تایبەت بەدی تۆڵ هەر لە دەرگاوە دەیتە ژوورەوە شوێنی خۆشوشتن هەموو ڕێنمایە تەندروستیەکانی تێدایە بەجدی ینی داخستنی هۆڵی وەرزشی کە بەرگەی مرۆڤ بەهێز دەکات ئەمە دروستە دەزانی ئەو هەموو شوێنە گشتەکان ئەوەی کە مۆڵەتی تەندروستیان پێ دەدرێ دوای جێبەجێکردنی ڕێنمایی تەندروستی مۆڵەتیان پێ دەدرێ و هیچ ئەشکالیان نابی ئەو شوێنەژێک لەو شوێنانێک کە شوێنێکی باشە بەڕاستی کێشەی نیە بەڵام ئەوەی کە ئێستا هەیە کە داخستنیانە لە ناچاریە پێشگیریە لە نەخۆشیەکان لەو نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنایە بەڕاستی کە لەو شوێنە لەو هۆتێلە ئێستا بڕیارەکە با پێتامڕێم دوێنێ کۆبنەوەکرا لە پارێزگا و لێ بەسەرپەرشتی پارێزگار بەڕێز پارێزگار کەوا دوای ئەوەی وەرگرتنی ڕێی تەندروستی وەزارەتی تەندروستی لە هەموو پارێزگاکان ئەو شتە بکرێتن بەسەرپەرشتی پارێزگاکان بوونی نوێنەری تەندروستی ئێستا بەخۆش دەبینە مەوا لێرەی ئێستا دابخرێتن لەبەر چی چەند شوێنانێک کە باسمان کرد ئێستا لەو هۆتێلە سێ شوێندا دەخرێتن کە مەساجە و جیمەکەی و لەگەڵ مەلەوانگە مەساج و سپا سەنتەرەکانی هەمووی لەبەر ئەوەیە لە بۆ پێم وتی لە بۆ پێشگیریە لە بۆ نەخۆشەکەی بڵاوبوونەوەی نەخۆشەکەی یعنی ئەتو لێرە زۆر جار لەگەڵەوە کە ڕێنمایشێ بەڵام هەمومان کە دەبێت هۆی خەڵەبارغی و بەکارهێنانی هەمان شوێن و هەمان ئالەت ڤایرۆسەکە ئەوەی ئەگەری هەیە بڵاوێتەوە لە وەزارەتی تەندروستی دەڵێ هاوڵاتیان هۆشیار بن لە خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا لەگەڵ ئەوە شوێنێکی لەم شێوەیە کە پاک و خاوێنیشە بەڵام تیمی تەندروستی دای دەخەن بۆچی دەڵێن نابێت لە شوێنێک گرتبوونەوە هەبێت ئەو شوێنە ژیانی تێدا بەردەوام بێت سەلامەتی هاوڵاتیان لە پێش هەموو شتێکە دروشمی مەسلەیەکی کوردویان بەرز کردوتەوە دەڵێ پێش تا بەڕەکە بە خۆت دادە ئەمە دروشمی وەزارەتی تەندروستیە هاوڵاتیانیش دڵنیا دەکەنەوە کە دۆخەکە ئاساییە بەڵام نابێ لە بیریان بچێت کە پێویستە پاک و خاوێنی بپارێزن و تا ڕادەیەکی زۆرش خۆیان لە گرتبنەوە و کۆمەڵی خەڵکێک خۆیان بە دوور بگرن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسێت.